بۆیە دەڵێن دەسەڵات دارانی ماوە بەسەرچوو لە ڕێگەی دادگا دەستەومۆکەیانەوە لە هەولێر لە کەسایەتی شێروان شێروانیدا دژایەتی خۆیان بۆ ڕۆژنامە نووسان و ئازادی ڕادەربرین نیشاندا و شەرمەزارێکی دیکەیان خستە سەر خەرمانی کارە نایاسایی و حکومڕانی گەندەڵەکەیان. هەروەها ئاشکرایە دەزوەردان لە دادگا و سازکردنی سیناریۆ و دۆسیەی ناڕەوا بۆتە جێگای گاڵتەجاری و چەندین جار لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و یۆنامی و کونسوڵی وڵاتان لەسەر دەزوەردان و پێشێلکاریەکان هۆشدار کراونەتەوە. بۆیە لە سایەی ئەم دەسەڵاتەی کە هیچ شەرعیەتێکی نەماوە تەنها کار و کات بەڕێ دەکات بە ڕۆژی ڕووناک تیرۆری ئازادی خوازان دەکرێت، قاچاقچێتی و گەندەڵی و خیانەت و خاکفرۆشی دەکرێت و هیچ کەسیش نادرێتە دادگا بەڵکو دەپارێزرێن و ئازادە نەدێن و دەچن. لەم میانەدایە پەیوەست بە دۆسیەی شێروان شێروانی و هاوڕێیانی لە زیندانی هەولێر وەک ئەرکێکی ئەخلاقی و یاسایی پێویستە دادگای تێهەڵچوونەوە ئەو بڕیارە نادادپەروەرانەیە هەڵبوەشێندرێتەوە